سڵاوتان لەبێ بینەرانی ڕوودا و من نوێنەر فاتح ئەمڕۆ هاتووم بۆ ناو وەزارەتی نەوتی عێراق لە بەغدا. کۆمەڵێک پرس هەیە دەمەوێت بە دوواداچوونی بۆ بکەم لەگەڵ وەزیری نەوتی عێراق گفتوگۆ لەبارەی ئەو پرسانە بکەم کە ئێستا گرنگن بۆ هەرێمی کوردستان. پرسی چارەنووسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان، گرێبەستی کۆمپانیاکان، هەروەها بابەتی سوتەمەنی بۆ هەرێمی کوردستان، دانوستانەکان لەگەڵ لایەنی تورکی بەکوێ گەیشتووە کەی نەوتی هەرێمی کوردستان هەناردە دەکرێتەوە. لە پشتی هەواڵەکانەوە کە ڕۆژانە دەیبیستین دانوستانەکان لە نێوان وەزارەتی نەوتی حکوومەتی عێراق هەروەها وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان بەکوێ گەیشتووە. ئەو شاندانەی کەوە زوو دێنە بەغدا و گفتوگۆ دەکەن، ناوەڕۆکی گفتوگۆکانیان چییە؟ ئەمەوێ ئەم پرسیارانە ئەمڕۆ ڕاستەوخۆ ڕوبەڕووی وەزیری نەوتی عێراق بەڕێز حەیان عەبدولغەنی بکەمەوە کە هاوکات وەزیری هەم وەزیری نەوتە هەروەها جێگری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری وزە. ئامانجم ئەوەیە کە ئەمڕۆ لەسەر ئەم وردەکاریانە بوەستم. لێرە لەناو وەزارەتی نەوتی عێراق دەبینین لەم جامخانەیەدا هەموو جۆرەکانی نەوت دانراون، هەموو ئەوانەی کە لە نەوت دەردەهێنرێن وەکو سوتەمەنی دانراوە کە ئەمانە بەرهەمی نەوتن و لە جیهاندا بەهایەکی زۆریان هەیە و سامانێکی زۆریشە. هەرێمی کوردستانیش ئەم سامانەی هەیە و ئێستا پرسیارەکەوەیە ئەم سامانانەی هەرێمی کوردستان لەم جۆرانە کەی دەگاتەوە بازاڕەکانی جیهان. بەڕێز حەیان عەبدولغەنی وەزیری نەوت و جێگری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری وزە، سپاس بۆ ئەم دەرفەتە. بەخێر بن سەرچاو. بەهۆی ڕاوەستانی هەناردەکردن لە هەرێمی کوردستانەوە عێراق نەیتوانی بە گوێرەی ئەو پشکەی کە لە ئۆپێک بۆی دەستنیشان کراوە نەوت هەناردە بکات. ڕاوەستانی هەناردەکردنی نەوت لە کێڵگەکانی هەرێمی کوردستانەوە چۆن کاریگەری کردە سەر بازاڕەکانی جیهان؟ بێگومان نزیکەی 475 بۆ 500,000 مرمین لەوت هەیە کە ڕاگیراوە و با بڵین وەستاوە لەوەی بگات بە بازاڕەکانی جیهان. بێگومان ئەمە کاریگەری ئەرێنی هەبوو لەسەر سەقامگیری نرخەکان و هەروها زیادکردنی ئەم نرخانە. سەبارەت بە عێراق لە بنەڕەتدا داواکاری هەبوون لەسەر پشکی عێراق، چونکە عێراق لە ماوەی ڕابردووشدا پێشێلی ئەو پشکەی کردبوو کە بۆی دەستنیشان کرابوو. بۆیە ئێمە سوودمان لەم کەمکردنەوەی بینی بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانەی کە لە عێراق داوا کرابوو. کەواتە بەخێر شکایەوە بۆ سەر عێراق بەڵێ پشت بەخوا. لەگەڵ ئەوەشدا عێراق پابەندیەکانی جێبەجێ کرد لەبارەی ئەو پشکەی بۆی دەستنیشان کراوە لە ئۆپێک. وەکو دەگوترێ نەهامەتی گەلێ لایگەلێکی دیکە سوودە. سپاس بۆ خوا. سپاس بۆ خوا. جەنابێ وەزیر، کاریگەری نەتوانینی عێراق بۆ هەناردەکردنی ئەو پشکەی بۆی دیاری کراوە. ئەگەر ئەمە بەردەوام بێ پشکێکی دیاریکراو هەیە بۆ عێراق لە ئۆپێک و ئۆپێک پڵاس بەهۆی نەبوونی هەناردە لە هەرێمی کوردستانەوە بۆ بازاڕەکانی جیهان عێراق ناتوانێت بگاتەوە پشکەی بۆی دانراوە. کورتێنان هەیە، ئەمە کاریگەری هەیە لەسەر عێراق لە نێو ئۆپێک؟ نەخێر بێگومان کاریگەری نابێت لەسەر هەڵوێستی عێراق لە نێو ئۆپێکدا. ئەو بەشەشی کە عێراق ناتوانێت بەرهەمی بێنێت پشت بەخوا لە ڕۆژانی داهاتوودا دەتوانێت بەرهەمی بێنێت. وەکو قەرەبوو پەنا بەخوا. لە چ کێڵگەیەکەوە؟ خۆی ڕاگررتنی هەناردەکردنی نەوت لە هەرێم و لە کەرکووکەوە بەردەوام نابێت. دانوستاندن لەگەڵ لایەنی تورکی هەیە بۆ هەناردەکردنەوەی نەوت. پشت بەخوا هیوادارین بەم نزیکانە پێشوازی لە شاندێکی تورکی بکەین بۆ یەکلاییکردنەوەی ئەم پرسە. باش، دواتر باز لە پرسە نێوخۆیەکان دەکەم لە نێوان حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام هەندێک لە پسپۆڕانی بواری وزە و نەوت دەڵێن کۆمپانیا گەورەکانی جیهان وەکو ئەکسۆن مۆبیل، شیڤرۆن، BP بریتیش پترۆلیۆم وەکو پێشوو مەیلیان بۆ عێراق نییە. بۆچی؟ بە پێچەوانەوە ئەگەر باسی کۆمپانیای BP پێترۆلیۆم بکەین،
ئەوە بەکارخەری گەورەترین کێڵگەی نەوتی عێراقە لە کێڵگەی ڕۆمێڵا بە هەردوو بەشەکەی باکوور و باشوور. سوپاس بخوا بابەتەکان بەڕێوە دەچن و کارکردنی بە شێوەیەکی دروست بەڕێوە دەچێت و هیچ ئاماژەیەکیش نەبووە لەلایەن کۆمپانیای بریتیش پێترۆلیۆمەوە لەبارەی ئەم کێڵگەیەوە. بەڵام ئایا پلانی پەرپێدان و بەرهێنانی نوێ هەیە؟ بێگومان وەبەرهێنانە نوێیەکان بێگومان دەرفەت هەیە بۆ ئەم بەرهەمهێنانە و باشترین بەڵگەل لەسەرەوە ئێمە دوو گەڕی گرێبەسمان ڕاگەیان. گەڕێکی گرێبەسمان ڕاگەیان کە ناومان لێنە گەڕی پێنجەمی تەواو کرد کە کێڵگەی گەڕان و کێڵگەی نەوتی لە خۆگر بوو کە لە میسانەوە دەست پێ دەکاتە وەکو نەسریە. هەروەها کێڵگەکانی غاز کە لەسەر سنووری ڕۆژهەڵاتی عێراقان لەسەر سنوور لەگەڵ ئێرانی دراوسێ. بۆیە پێشوازی هەیە بەڕووی ئەم گەڕە و ئێمە گەڕێکی دیکەش ڕادەگەێنین. گەڕی شەشەم کە بریتە لە کێڵگەی گەڕان لە سنووری ڕۆژئاوای عێراق. کەواتە هێشتا کارتی نەوت و وزەی عێراق جێی سەرنجە لای کۆمپانیا ئەوروپی و ئەمریکیەکان بە دیاریکراوی. بێگومان هەیە. ئێمە زۆر ڕژدین لەسەر بەشداری هەموو کۆمپانیاکان، ئەگەر بێت و ئەوروپی بێت یان ئەمریکی یان چینی یان کۆمپانیای هەر وڵاتێکی دیکە. دەزانی دەمگەڕانە کراوەن بۆ هەمووان و من لە ڕاستیدا تەنانەت لێکێک لە دیدارەکاندا بەلایانی ئەمریکی ڕاگەیان ئەم گەڕە وەکو گەڕێکی باش دایدەنین و کۆمپانیا ئەمریکیەکان دەتوانن پێشکەشی بکەن و بەشدار بن لە گەڕانەکاندا. ئێوە هەروەها گرێبەستی تۆتاڵ ئێنەرجیتان هەیە؟ گرێبەستی تۆتاڵ ئێنەرجی تایبەتمەندی خۆی هەیە. بەڵێ بەو پێی گەورەترین گرێبەستی عێراق لەگەڵ کۆمپانیایەکی ڕۆژئاوایی گەورەترین باز لە 10 ملیار دلار دەکرێت. بێگومان لەگەڵ کۆمپانیایەکی ڕۆژئاوایی و بە دیاریکراوی کۆمپانیایەکی فەڕەنسی. دەزانیت کە فەڕەنسیەکان چانسیان لە گەڕەکانی گرێبەستەکان لاواز بوو، بەڵام ئەم گرێبەستە پشت بەخوا چانسی گەورەی پێدان بۆ ئەمە. ئەوان ئێستا گەورەترینن، بەڵام لە ڕووی کردداریەوە هۆکاری دواکەوتنی و خاوی جێبەجێکردنی ئەم گرێبەستە و وەرگێڕانی بۆ واقع چییە؟ لەبارەی گرێبەستی تۆتاڵ بازە تۆتاڵ دەکەم. گرێبەستی تۆتاڵ تایبەتمەندی هەیە چونکە گرێبەستێکی تێکەڵکێشراوە، بۆیە پێی دەگوترێت گرێبەستی باشووری عێراقی تەواو. ئەم گرێبەستەوە بەرهێنانی غاز و بەرهەمهێنانی نەوتی خاو لە خۆ دەگرێت لەگەڵ بەکارهێنانی ئاوی دەریە بۆ خستنە نێو بیرەکان لە کێڵگە نەوتیەکاندا. هەروەها ئەم گرێبەستە دەچێتە نێو بواری وزەی نوێبووەش کە بەکارهێنانی وزەی خۆرە بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبە، کە ئەمەش یەکێکە لە وێستگە گەورەکان کە لە گرێبەستەکەتدا هەیە. ئەمە دەرفەتێکە و وەبەرهێنانە کە ئەم گرێبەستە لە خۆی گرتووە. توانای وێستگەکە نزیکەی 1000 مێگاوات کارەبایە. گرێبەستەکە بریتە لە وەبەرهێنانی غاز بە توانای 600 ملیۆن پێسێجە. ئەوەش بە 2 قۆناغ ئەنجام دەدرێت. قۆناغی یەکەم لە ماوەی 3 ساڵی یەکەمدا جێبەجێ دەکرێت بە توانای 300 ملیۆن پێسێجە. دوای 2 ساڵی دیکەش دوای ئەو 3 ساڵە 5 ساڵ بەکۆی گشتی وەبەرهێنان لە 300 ملیۆن پێسێجاکەی دیکەدا دەکرێت بۆ ئەوەی بەرهەمهێنانی غاز لەم گرێبەستەدا 600 ملیۆن پێسێجا بێت. ئەمەش لە ڕاستیدا وەبەرهێنان لە گازدا دەکات لە 5 کێڵگەی سەرەکینەوە کە بریتین لە کێڵگەی مەجنون و کێڵگەی ڕۆژئاوای قورنەدوو، کێڵگەی لوحەیس و کێڵگەی ئەرتاوی و کێڵگەی تووبە. جا بە جێبەجێکردنی ئەم گرێبەستە سووتاندنی گاز لەو کێڵگانە بە تەواوەتی دەوەستێت پشت بەخوا.
ئەمەش یەکێکە لە تایبەتمەندیە گەورەکانی گرێبەستەکە. جگەلەوە گرێبەستەکە هەروەها بەرهەمهێنانی نەوتی خاو لەخۆ دەگرێت، واتە بەرهەمهێنانی نەوتی خاو لە نێوان 150 بۆ 160 هزار بەرمیل لە ڕۆژێکدا زیاد دەکات لە کێڵگەی ئەرتاوی و هەروەها بەرمێنانی کبریت بۆ پێی ئەو نەوتەی لە کێڵگەی ئەرتاوی بەرهەم دێت ڕێژەیە کبریتی تێدایە. بۆیە ئەم کبریتە دەردەهێنرێت. سەرڕای ئەمە گرێبەستەکە دروستکردنی وێزگەیەک لەخۆ دەگرێت بۆ پاڵەوتنی ئاوی دەریا بۆ بەکارهێنانی لە بیرە نەوتیەکاندا بە توانای 5 ملیۆن بەرمیل ئاوی دەریا ڕۆژانە. ئەمەش لە ڕاستیدا دوو دیوی هەیە. دیوی یەکەم ئەوەیە کە گوشاری ئاو لە کێڵگە نەوتیەکاندا زیاد دەکات بۆ بەردەوامبوون لە بەرهەمهێنانی نەوت لەم کێڵگانەدا. هەروەها بەکارهێنانی ئاوی دەریا واتە دوورکەوتنەوە لە بەکارهێنانی ئاوی ڕووبارەکان بۆ نێو بیرەکانی نەوت. ئەمەش لە ئەنجامدا ئەو ئاوە فەرەهەم دەکەین بۆ کشت و کاڵ پەنا بخوا. بۆیە ئەم گرێبەستە دۆستی ژینگەیە و لە ڕێگەیەوە بەرهێنان لە گاز و لە ڕێگەی بەکارهێنانی ئاوی دەریا بۆ نێو بیرە نەوتەکان، هەروەها بەکارهێنانی وزەی خۆرە بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا کە بە وزە نوێبووەکاندا دەدرێت. باڵیۆزی فەڕەنسا گوێم لێ بوو مانگی ڕابردوو وتی لە ماوەی داهاتوودا هەواڵی خۆش دەبیستین لەبارەی گرێبەستی تۆتاڵ ئێنێرجی. پێتان وایە جێبەجێکردنی کردارانە لەسەر زەوی بۆ ئەم گرێبەستە لە چەند مانگی کەمی داهاتوودا دەبێت؟ لە چوارچێوەی ئەم گرێبەستەدا 5 ڕێککەوتن هەن. بۆ ئەوەی ئەم گرێبەستەکارە بێت دەبێ ئەو ڕێککەوتنانە واژۆ بکرێت. سوپاس بۆخوا هەموو گرێبەستەکان واژۆ کران. هەموو ڕێکەوتنەکان تەنانەتەوەی هەموو ڕێکەوتنەکان جگە لە دوایین ڕێکەوتن کە لە ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی ڕابردووی ڕۆژی سێشەممەی ڕابردوو بڕیاری لەبارەوە درا کامە تایبەتە بە گرێبەستی وەبەرهێنانی تایبەت بە وێستگەی وزەی خۆرە کە بە توانای 1000 مێگاواتە. ئەمە دوایین ڕێکەوتنەکە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی بۆ وەرگیرە بۆ جێبەجێکردنی لە چوارچێوەی گرێبەستی تۆتاڵ و پشت بەخوا وەکو بەرپرسە فەڕەنسیەکە گوتی لەبارەی بیستنی هەواڵی دڵخۆشکرد بۆ ئەم گرێبەستە ئەوە وایە و پەنا بەخوا دەستپێکردنی کردداری بۆ ئەم گرێبەستە ڕادەگەێنرێت. کەواتە لە ڕووی پرۆتۆکۆڵی و کارگێڕیەوە هەموو شتێک تەواو بوو. بەڵێ سپاس بۆخوا. پێم وایە کۆمپانیا دیکەش دێنە نێوەم گرێبەستە قەتەڕی و سعودی. دانوستاندنی برایان لە تۆتاڵ لەگەڵ یەکێک لە کۆمپانیا قەتەریەکان هەیە بۆ ئەوەی قەتەر وەکو بەشدار بێتە نێو گرێبەستەکە و منیش لە دوایین بڕیارمدا لەگەڵ وەزیری قەتەر بینیم کە ویست هەیە لەلایەن برایان لە قەتەرەوە بۆ ئەوەی وەکو لایەنێکی بەشدار بێنە نێو ئەم گرێبەستە و ئێمەش پێشوازی لەمە دەکەین. ئەی چی لەبارەی لایەنی سعودی؟ پێم وایە لایەنی سعودی لە وزەی خۆردا بەشدار دەبێت. لایەنی سعودی بەڵێ لە بابەتی وزەی خۆردا دانوستاندن هەیە لە نێوان تۆتاڵ و لایەنی سعودی بۆ ئەوەی لە بابەتی وزەی خۆردا بەشدار بن. بە جۆرەی ئاگداری خۆت تۆ هەفتەی ڕابردوو لە سعودیە بوویت، دانوستانەکان ئەرێنی بوون یان کۆسپان؟ نەخێر نەخێر ئەرێنیە پشت بەخوا. دانوستانەکان دانوستاندنی ئەرێنین ویستەیە لەلایەن کۆمپانیەکانی سعودیەوە بۆ ئەوی بێنە نێو پیشەسازی نەوتی عێراق وەکو گرێبەست ئێمەش پێشوازی لەمە دەکەین. ئەو ماوەیە چەندە کە پێویستە بۆ کۆکردنەوەی گاز کە پێی دەگوترێت گازی هاوڵ لە کێڵگەکانی باشوور و بەکارهێنانی لە بەرهەمهێنانی کارەبا و وزە بە پێی گرێبەستەکە؟ عێراق بە گوێرەی ڕێکەوتنامەی پاریس بۆ کەش و هەوا پابەندە بە وەبەرهێنان لە گازدا بە شێوەیەکی تەواو و ڕاگررتنی سووتاندنی گاز تاوەکو ساڵی 2030. بەڵام وەزارەتی نەوت ڕژدە بە هەموو شێوەیەک بۆ ئەوەی پەلا بکرێت لە وەبەرهێنان لە گازدا بەهۆی پێویستی زۆر بۆ ئەم گازە بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا. وەک دەزانیت ئێمە ئەمڕۆ بڕێکی زۆری گاز لە ئێرانەوە هاوردە دەکەین و ناکرێت بەردەوام بین لەم هاوردەکردنەوە و گاز هاوردە بکەین و ئەو گازێک کە هەیە و بەرهەم دێت
لە کەڵگە جیاوازەکانی نەوتدا بسووتێنرێت. زۆربەی ئەو گازێک کە هەمانە گازی هاوڵە، واتە لەگەڵ بەرهەمێنانی نەوتی خاودا دێت. بۆیە گرێبەست هەن و پرۆژەی باشیشان بۆ بەکارهێنانی ئەم گازە لە هەموو کەڵگەکاندا و کۆکردنەوەی و لە ئەنجامدا ئاراستەکردنی بۆ وێزگەکانی کارەبا پشت بەخوا. وەکو پێم گوتی کە لە گرێبەستی تۆتاڵدا لە ماوەی 5 ساڵدا دوای کارەکردنی گرێبەستەکە سوتاندنی گاز لە 5 کێڵگەی نەوتدا ڕادەکیرێت. هەروەها لە کەڵگەکانی دیکەدا وەکو دەهر بن عومەر گرێبەستمان هەیە لەگەڵ یەکێک لە کۆمپانیەکان بۆ بەکارهێنانی زیاتر لە 150 ملیۆن پێسێجا. گرێبەستێکیش هەیە بۆ بەکارهێنانی گاز لە کێڵگەکانی حەلفایە و بەرەو پێشچوون هەیە لە پرۆژەکەدا و ئاستی جێگیرکردنی تێیدا گەیشتوتە ڕێژەی زیاتر لە 86%. لەلایەن یەکێک لە کۆمپانیە چینیەکانەوە جێبەجێ دەکرێت. هیوا هەیە لە چارەکی یەکەمی ساڵی 2024دا ئەم پرۆژەیە بخرێتە کار و بە بەکارخستنی ئەو پرۆژەیەش 300 ملیۆن پێسێجا لە گاز بەرهەم دەهێنرێت و سوتاندنی لەو کێڵگانە ڕادەگیرێن کە کێڵگەکانی حەلفایە. ئاماژەت بە 3 پرۆژە کرد: تۆتاڵ، پرۆژەیەکی چینی و پرۆژەیەکی دیکەش. هەروەها لەگەڵ کۆمپانیای گازی حەلفایەیە لە نەهر ئیبن عومەر. هەروەها پرۆژەیەکمان هەیە کە جێبەجێ دەکرێت. ئێستا ڕێژەی جێبەجێکردن تێدا گەیشتوتە 46 یان 47%. لەگەڵ کۆمپانیای پێکەریوز بۆ دروستکردنی کارگەیەکی گاز لە ناسریە. ئەم پرۆژێش سواز بۆخوا پێشکەوتووە. گاز بەکاردێنێت لە کێڵگەکانی غەراف و ناسریە پشت بەخوا. بەڕێز عەبدوڵغەنی، ئایا ئەم پرۆژانە گازی پێویست بۆ بەرهەمهێنانی کارەبا لە عێراقدا بین دەکەن؟ ئینشاڵڵا پشت بەخوا. بەڵێ چونکە من بە ژمارە قسەت بۆ دەکەم. ئێستا ئێمە بڕێک هاوردە دەکەین کە دەگاتە 900 بۆ 1500 ملیۆن پێسێجا لە گازی ئێرانی هاوردە دەکەین. ئەم بڕە دەگۆڕێت لە نێوان هاوین و سستاندا. من باسی بەکارهێنانی گاز دەکەم بە بڕی 300 ملیۆن پێسێجا لە گازی حەلفایە. 150 کە دەکرێت زیاد بێت بۆ 300 ملیۆن پێسێجا لە کێڵگەی نەهر ئیبن عومەر. هەروەها 600 ملیۆن پێسێجا لە گرێبەستی تۆتاڵ. هەروەها 200 ملیۆن پێسێجا لە کارگەی گازی ناسریە. بۆیە ئەو بڕێک کە کۆ دەکرێنەوە بەکاردەهێنرێن و ئاڕاستە دەکرێن بۆ تۆڕی نیشتیمانی کارەبا زیاتر دەبێت لەو بڕێی کە ئێستا هاوردە دەکرێت لە ئێرانەوە. بۆیە لە ئەنجامدا پشت بەخوا دەگەینە خۆشبژێوی بە بەکارخستنی ئەم پرۆژانە و بەکارهێنانی گازی بەرهەم هاتوو لەم کێڵگانەدا. موژدەی خودبژێوی دەدەیت؟ پشت بەخوا بێگومان لە ماوەی کەمتر لە 7 ساڵ. 5 بۆ 7 ساڵ. ئێمە پشت بەخوا عێراق دەگاتە خودبژێوی لە بەرهەمهێنانی کارەبا. ڕەنگە زیاتر لەو گازێکە پێویستمانە لە داهاتوو بەرهەمی بێنین. زیادە؟ بەڵێ، چونکە ئێمە گەڕی پێنجەمی گرێبەستەکانمان دواژۆ کرد. ئەم گەڕە 5 کێڵگە و ناوچەی گەڕان لەخۆ دەگرێت کە هەمویان کێڵگەی گازن و نزیکەی زیاتر لە 750 بۆ 900 ملیۆن پێسێجا گاز بەرهەم دێنین. بۆیە بڕێکی گەورەی گاز هەیە پشت بەخوا. ئەو کارەکانی ئەمریکا بۆ عێراق چین، بە تایبەتی وەزارەتی نەوت، لەوەی کە پەیوەندی بە بەکارهێنانی گازەوە هەیە بۆ بەرهەمهێنانی کارەبا. هاوکاریەکان سروشتی هاوکاریەکان چین هاوکاری نییە. ڕاوێژ وەردەگرن بۆ نمونە هاوانگی. بەڵێ، هاو ئاهەنگی و گفتوگۆ و پێشوازیکردن لە هەندێ لە بەرپرسانی ئەمریکا هەن کە ویستیان هەیە بۆ وەبەرهێنان لە کەرتی کارەبا و لایەنی عێراقیش دەرگای کراوەیە بۆ ئەوە پشت بەخوا. جەنەڕاڵ ئەلکتریک پێم وایە. سەبارەت بە GE دەزانیت کە GE تایبەتمەندە لە وێستگەکانی بەرهەمهێنانی کارەبا و هاو ئاهەنگی بەردەوام لە نێوان GE و وەزارەتی کارەبا هەیە لە حکوومەتی فیدرالیدا. بە قسەکردن لەبارەی گرێبەستەکانی گاز، بە تایبەتی دوایین گەڕی گرێبەستەکان، گرێبەستێک هەیە لەگەڵ کۆمپانیای هیلالی ئیماراتی
بەڵێ لە پارێزگای دیالە بۆ دۆزینەوەی گاز. وایە وردەکاری ئەو گرێبەستە چییە؟ کۆمپانیای هیلال سێ گرێبەستی واژۆ کردووە بۆ کێڵگەی گاز. کۆمپانیەکە دەستی کردو بەکارکردن لە یەکێک لەم کێڵگانە و کارکردن لەسەر زەوی دەستی پێکردووە و پشت بەخوا ئەمە یەکێکە لە گرێبەستە باشەکان بۆ بەرهەمهێنانی زیاتر لە 500 میلیۆن پێسێجا گاز لە هەر سێ کێڵگەکەدا. پارێزگای دیالە بە جۆری دەستوری عێراق ناوچەیەکی ناکۆچی لەسەرە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیدا. ئایا گفتوگۆ لەگەڵ لایەنی هەرێمی کوردستان دەکەن لەبارەی ئەو گرێبەستانەی تایبەتن بەو ناوچانە؟ ئەو گرێبەستانی کە واژۆکراون زۆربیان لەو ناوچانن کە ناکۆکی لەسەر نییە. ناکۆکی لەسەر نییە؟ بەڵێ لە دیالەش؟ لە دیالەش بەڵێ. کۆمپانیای هیلال بۆ عێراق نامۆنیە. لە ساڵی 2007ەوە کۆمپانیای هیلال و دانەگاز لە کێڵگەی کۆرمۆر کار دەکەن. گاز بەرهەمدێنن. کاری کۆمپانیای دانەگاز لە کێڵگەی کۆرمۆر چۆن هەڵدەسەنجێنن؟ ئەوان لە ڕاستیدا ئەمانە گرێبەستن بۆ بەرهەمهێنانی گاز و گازی ژۆک دەزانیت کە سوود هەیە لەوە بەرهێنان لەم گازە بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبە. بۆیە کۆمپانیاکە ئەزمموی هەیە لەم بوارەدا و پشت بەخوا ئەم ئەزممونە لەم کێڵگانە بەکاردێن کە واژویان لەسەر کراوە لە چوارچێوەی پێنجەی گرێبەستەکان. وەزیری پێشووی کارەبای عێراق جارێک باسی لە ئەگەری سوود وەرگرتن لە گازی بەرهەم هاتووی هەرێمی کوردستان کرد بۆ بەرهەمهێنانی کارەبا لە عێراق لەو وێزگانەی کارەبا کە بە گاز کار دەکەن. ئایا گفتوگۆ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە بۆ سوود وەرگرتن لەو گازی لە هەرێمی کوردستانەوە بەرهەمدێ لە نێو عێراق؟ وەک دەزانیت دوای ڕێکەوتن لەگەڵ برایانمان لە هەرێم نزیک بوونەوەیەکی زۆر گەورە هەیە و هاو ئاوازی بۆ چوونەکان هەیە و هاوەهەنگی و گفتوگۆ هەیە لە زۆر بابەتدا کە پەیوەندی بەگەلی عێراقەوە هەیە بە شێوەیەکی گشتی چ ئەو گەلە بێت لە هەرێم یان لە پەرێزگاکانی دیکەی عێراق. هەروەها دەزانیت کە زۆر لە بەرهەمە دەوتیەکان ئێستا لە عێراق بەرهەم دێت. بەشێکی گەورەی دەچێت بۆ هەرێمی کوردستان وەکو پشکێک بۆ گەلی هەرێم. بۆیە هاوئاهەنگی لە بواری گاز هەروەها هاوئاهەنگی لە بواری کارەباشەیە لە نێوان حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستاندا. لە ساڵانی ڕابردوودا بەرپرسانی کەرتی نەوت لە عێراق باسییان لە نیاز و ویستی عێراق دەکرد بۆ بەرزکردنەوەی بەرهەم. باسییان لە 7 ملیۆن بەرمیل کرد، لە ڕۆژێکدا هەندێک جار باسییان لە 10 ملیۆن بەرمیل کرد. بەڵام بەرهەمی عێراق لە دەوروبەری نزیکەی 4 یان 4.2 ملیۆن بەرمیل ڕۆژانە مایەوە لەگەڵ بەرهەمی هەرێمی کوردستان پێکەوانە. بربەست چییە لە بەردەم بەرزکردنەوەی بەرهەمهێنان لە عێراق؟ ئێمە پابەندین بەو ڕێکەوتنانەی واژۆکراون و پەسەند کراون لە ئۆپێک و ئۆپێک پڵسدا. بۆیە سوودی زیادکردنی بەرهەمهێنان چییە ئەگەر نەتوانین ئەو زیادەیە بەکاربێنین؟ ئێمە نەوت بەرهەم دێنین بۆ نێوخۆ بۆ بەکارخستنی هەموو پاڵەتەکان، هەروەها هەناردەکردنی ئەو بڕی کە یەک دەگرێتەوە لەگەڵ ئاستەکانی بەرهەمهێنان کە لە چوارچێوەی پشکی عێراق لە ئۆپێک دیاری کراوە. حکوومەتی عێراق بڕی 20% بودجەی دەوڵەت بۆ کەرتی نەوت و وزەدابین دەکات. بەڵام نەمان بینی ئەم 20% زۆر کاریگەری هەبێت لەسەر زیادکردنی بەرهەمهێنان. ئایا زیاد نەکردنی بەرهەمهێنان بە گوێرەی پلانە بۆ زیاد نەکردنی بەرهەمهێنان یان چی؟ وەکو دەزانیت زۆربەی کێڵگە سەرچیەکانی نەوت لە عێراق چوونەتە چوارچێوەی گرێبەستەکانی گەڕەکانی گرێبەستەکان. زۆربەی گەڕەکانی گرێبەستەکان گرێبەستی خزمەت و کرێن بۆ بەرهەمهێنانی هەر بەرمیلێکی نەوت. کاتێک بەرهەمهێنان زیاد دەکرێت و
ئەو بەرەمهێنانە بەکار ناهێنرێت. ئەو کاتە حکومەت ناچار دەبێت پارەی ئەو خزمەت گوزاریە دەکەوێتە سەر بەرەمهێنانی هەر بەرمیلێک بیداتە کۆمپانیەکان. بۆ زیادکردنی بەرەمهێنان سوودی نیە ئەگەر توانای بەکارهێنانی ئەو بەرهەمە نەبێت، ئەگەر لە نێوخۆ بێت یان هەناردەی دەرەوە بکرێت. ئێمە پابەندین وەکو بۆم ڕوونکردیتەوە بۆ پشکەی بۆ عێراق دیاری کراوە لە ڕێکخراوی ئۆپێکدا. بۆیە توانای زیادکردنی بەرەمهێنانی هەیە، بەڵام ئەگەر سوودی نەبێت بۆ هەناردەکردن یان بۆ بەکارهێنانی لە ناوەخۆ، ئەوە چ سوودێکی دەبێت؟ کەواتە ئێستا زیادکردنی بەرەم با پێت بڵێم کەواتە خەرجی زیادەیە لەسەر عێراق. هەر کاتێک پێویستی هەبێت بۆ زیادکردنی بەرەمهێنان، ئێمە توانامان دەبێت بۆ ئەوە. بەڵام ئێستا سوودی ئابووری نییە؟ نەک سوودی ئابووری نییە، بەڵام ئێمە پابەندین بە پشکی عێراق لە ئۆپێکدا. پرۆژه یاسای بودجێ ئەم ساڵ کە لە پەرلەمان گفتوگۆی لەسەر دەکرێت بۆ 3 ساڵە لە 2023 تا وەکو 2025. لەو پرۆژەیەدا 90% داهاتی عێراق لەو 3 ساڵە و ڕەنگە زیاتریش بێ لە 90%. ئەمە هەمووی لە داهاتی نەوتەوە دێت. قسەی ئێوە وەکو وەزارەتی نەوت چییە؟ ئێمە پابەند دەبین بەو بڕە بەرهەمەی کە ئۆپێک دیاری دەکات و ئەو بڕەش دابەش دەبێ بۆ 2 بەش. بەشی یەکەمی بۆ بەکارهێنانی نێوخۆی دەڕوات، دەچێت بۆ پاڵەوگەکان و بەرهەمهێنانی کارەبا و بەشەکەی دیکەی دەڕوات بۆ هەناردەکردن. هەناردەی نەوتی عێراق پشبەخوا بەشی پڕکردنەوەی ئەو بودجێ دەکات. ئەوەش پاش دەستکردنەوە بە هەناردەی نەوت لە کوردستان و هەروەها لە کەرکووکەوە. بەڕێز جەنابی وەزیر، مەبەستی من لەو پرسیارە ئەوە نەبوو کە پەیوەندی بە ئۆپێکەوە هەیە، بەڵکو مەبەستم ئەو قورساییەیە کە دەکەوێتە سەر یەک وەزارەت لە عێراق کە ئەویش وەزارەتی نەوتە. تێڕوانینی ئێوە بۆ ئەم مۆدێلە ئابووریە چییە لە کاتێکدا ئاراستەکە لە هەموو جیهان، تەنانەت لە وڵاتانی کەنداویش کە بە نەوت دەوڵەمەندن، بەرەو ئەوەیە کە ئاستی پشبەستن بە داهاتی نەوت کەم بکەنەوە و هەلی نوێی وەبەرهێنان بکەنەوە بۆ هەمە چەشنکردنی داهات. بەڵام لە عێراق دەبینین لەم پرۆژە نوێی بودجەشدا بۆ ماوەی 3 ساڵ نزیکەی 90% داهات پشت بە وەزارەتی نەوت دەبەستێ بە دیاریکراوی. ئێمە میتۆدێکی حکومیمان هەیە کە دەوڵەتی عێراق و ئەم کابینەی حکومەت بڕیاری لەسەرداوە. ئەمە زیادکردنی داهات لەسەر چاوەی دیکەوە لەخۆ دەگرێت. ئێمە ناتوانین وامەزەندە بکەین کە عێراق لە ماوەی ئەم 3 ساڵە بتوانێت سەرچاوەی دیکەی داهات لە کردەکانی دیکەی وەکو کەرتی پیشەسازی زیاد بکات. عێراق ساڵانێکی درێژە هەر پشتی بە داهاتی نەوت بەستووە. پشبەخوا حکومەت لەسەر ڕێچکەی ئەوەیە کە لە کەرتەکانی دیکەش سەرچاوی داهات زیاد بکات و ئەو قورسایی و گرنگی دانە بە نەوت کەمتر بکاتەوە. بەڵام عێراق نەوتێکی زۆری هەیە، بۆچی بەکاری نەهێنێ بۆ وەبەرهێنان لە کەرتەکانی دیکە؟ ئێمە لە هەوڵداین بۆ ئەوەی بتوانین کەنەوت بۆ پەرەپێدانی کەرتەکانی دیکە بەکاربهێنین و بەو جۆرە سەرچاوی دیکە بۆ بودجەی عێراق لە داهاتوودا زیاد بکەین. ئابووری عێراق بەڕووڕووی چ کێشەیەک دەبێتەوە ئەگەر شتێکی لە ناکاو لە بازاڕە جیهانیەکاندا ڕوویدا، وەکو ئەوەی لە 2014 و 2021 دابینیمان؟ پێش بنیشتیوە ناکەین. ئێمە لە گفتوگۆی بەردەوام داین لەگەڵ ئۆپێک و لەگەڵ دامەزرەوە جیهانیەکانی دیکە کە پەیوەندیان بە بازاڕی نەوتەوە هەیە. پێشبینیشتی لەو جۆرە ناکەین. بەڵام کەس پێشبینی پەتای کۆرۆناشی نەدەکرد. بۆ هەر ڕووداوێک لە کاتی خۆیدا قسەمان دەبێت، لەبە زیاتر ناتوانم بڵێم. بەڵام وەکو وەزارەتی نەوت ئەمە قورساییەکی زۆر نییە لەسەرەوە؟ ئابووری دەوڵەتێکی دەوڵەمەند؟ ئێمە وای نابینین کە قورسایی بێت لەسەر وەزارەتی نەوت، چونکە ئێمە وەکو وەزارەت دەتوانین زیاتر لەو بڕەش بەرهەم بێنین. باش،
دەمەوێت لەسەر هەندێک بابەتی نێوخۆیش قسە بکەین. پەیوەندی ئاسایی و کردەیی لە نێوان وەزارەتی نەوت و کۆمپانیای سۆمۆ چۆن پێناسەی دەکەن؟ سۆمۆ یەکێکە لە کۆمپانیا سەرەکیەکانی سەر بە وەزارەتی نەوت. بە گوێرەی دەستور و یاساکانی عێراق ئەو لایەنەیە کە بەرپرسە لە هەناردەکردنی نەوتی عێراق. بۆیە هەموو ئەو نەوتەی کە هەناردە دەکرێت لە ڕێگای کۆمپانیای نەوتی سۆمۆوە بە بازار دەکرێت و هەموو بەرهەمە نەوتەکانیش کە هەوردە دەکرێن هەر لە ڕێی کۆمپانیای سۆمۆوە دەبێت. بۆیە سۆمۆ ڕووکاری هەموو پرۆسەیەکی فرۆشتنی نەوت و کڕینی بەرهەمەکانی نەوتە. نەوتی کەرکووک کەی دەست بە هەناردەکردنی دەکرێتەوە لە ڕێی کام هێڵ دەبێت؟ لە ڕێگای هێڵی عێراق تورکیا دەبێت. هەمان ئەو هێڵی کە نەوتی هەرێمی کوردستانی پێدا دەڕوات. بەڵام پاش ڕاوەستانی هێڵەکە نا ئێستا وەستاوە. لە ناوخۆ بەکار ناهێنرێت؟ بەڵێ نەوتی کەرکووک لە ناوخۆ بەکاردەهێنرێت. دەچێت بۆ پەڵاوگەکان؟ بەڵێ بۆ پاڵەوگەکان و بۆ وێزگەکانی کارەبا دەچێت. هیچ هەناردەیەک لە کەرکووکەوە بۆ وڵاتانی دیکە هەیە؟ ئێستا بەشێکی نەوتی کەرکووک تەنیا بۆ وڵاتی ئوردن دەڕوات. ڕۆژانە نزیکەی 11,000 بەرمیل نەوت دەڕوا بۆ وڵاتی ئوردن و ئەمەش بە تانکەر دەگوازرێتەوە. بە وشکانی بێگومان بە وشکانی. وردەکاری ئەو ڕێکەوتنی نێوان عێراق و ئوردن لەبارەی نەوتی کەرکووک چۆنە و بە چ نرخێکە؟ نرخەکەی نزیکە لە هەمان نرخی بازاری جیهانی. تەنیا داشکانێکی زۆر کەمی هەیە. چەند لە سەد؟ ژمارەکەم بە تەواوی لەبیر نییە، بەڵام خۆتان دەزانن کە نەوتی کەرکووک ئەوەی کە دەڕوات بۆ وڵاتی ئوردن وەکو ئەو نەوتە مامەڵی پێوە دەکرێت کە هەناردەی دەریای ناوەڕاست دەکرێت. ئەو نەوتانی هەناردەی دەریای ناوەڕاست دەکرێن بە نرخێکی کەمتر لەوە دەفرۆشرێن کە ڕەوانەی بازاڕەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا دەکرێن. ئەوەی کە بۆ ئوردنیش دەڕوات هەر لە دەوروبەری ئەو نرخەدایە. ئەمەش بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئامرازی گواستنەوەکەی جیاوازە و بە شێوەی تانکەرە. قسەی زۆر هەیە دەربارەی بە قاچاغبردنی نەوتی کەرکووک بۆ ئێران لە ڕێگەی وشکانیەوە. زانێرەکانتان چین؟ شتیوانە نانە شتیوانە نەوتی کەرکووک لە ژێر کۆنتڕۆلدایە و بە قاچاغ ناڕوات. بە تەواوی لە ژێر کۆنتڕۆلی دەستگاکانی دەوڵەتی عێراق و هیچ شتێکی لەو جۆرەش ڕووی نەداوە. پاش وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر گرێبەستەکانی نەوتی هەرێمی کوردستان کە گرێبەستی هاوبەشین، هەڵسەنگاندنی ئێوە بۆم گرێبەستانە چییە؟ ڕێکەوتنی بەرایمان لەگەڵ برایانمان لە هەرێم بەو جۆرەیە کە کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراق سۆمۆ مۆرکردنی گرێبەست و هەناردەکردنی نەوت بۆ دەرەوە لە ئەستۆ دەگرێت. ئەو کۆمپانیایە نوێنەری عێراقە. بەڵێ ڕێکەوتن کراوە لەسەر ئەوە وە چاوەڕێین تورکیا ڕەزامەندیمان پێ بداتەوە بۆ هەناردەکردنەوەی نەوت. بەپێی دانوستاندن و گفتوگۆ و نامە گۆڕینەوەکانمان لەگەڵ لایەنی تورکی بە ئێمە گوتراوە کە بۆڕی هەناردەکردنی نەوتی عێراق لە هەندێک شوێندا بەهۆی بوومەلەرزەوە زیانیان پێگەیشتووە. بۆیە ئێمە پێشبینی دەکەین کە ئەو کێشەیە لە ئایندەیەکی نزیکدا چارەسەر بێت و لەم ڕۆژەوە گفتوگۆکانمان تا ئێستا بەردەوامن. بۆ چوونی وەزارەتی نەوت و بەڕێزت وەکو وەزیری نەوت لەسەر گرێبەستەکانی نەوتی هەرێمی کوردستان چییە؟ دوای ئەوەی کە پێدا چوونەوە لەگەڵ کۆمپانیەکان کۆبوونەوە. ئێستا ئێمە لەگەڵ کۆمپانیەکان کۆبووینەتەوە و لیژنێکمان پێکهێناوە لە هەردوو لە بۆ ئەوەی بەو گرێبەستانەدا بچینەوە. ئەو پێداچوونەوەیە هەتا ئێستا تەواو نەبووە، بەڵام لەسەر ڕێکەوتوین کە کۆمپانیای سۆمۆ بە هەمان ئەو نرخەی نەوتی عێراقی پێدەفرۆشێ لە بازاڕەکانی جیهاندا ئەو نەوتەش هەر بەو نرخە هەناردە دەکات. مەبەستان چییە لە پێداچوونەوە بە گرێبەستەکان؟ دەستکاری دەکرێن؟ ڕەنگە نازانی گرێبەستەکان چیان لەخۆ گرتووە.
بەڵام ئێستا لێیان دەکۆڵینەوە. ئەگەر مەرج و هێمایوە لەو گرێبەستانەدا هەبن کە پێویستیان بە دەستکاری هەبێت، ئەوە بێگومان پشت بەخوا بەڕێکەوتنی هەردوولا هەموار دەکرێنەوە. هەڵسەنگاندنەکە بە جۆرەی چییە؟ چی یەکلاکەرەوەیە؟ دەستوری عێراق؟ بێگومان پشت بە دەستوری عێراق دەبەستین. لیژنەی پێداچوونەوە هاوبەشە؟ بەڵێ هاوبەشە لە نێوان وەزارەتی نەوت و وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. لیژنەکە ئێستا دەست بەکار بووە؟ بەڵێ دەستمان پێکردووە. نزیکە هەفتەیەک لەمەوبەر بەڕێز وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم سەردانی بەغدای کردو بە یەکەوە دانیشتوون و ڕێکەوتین لەسەر کارەکردنی لیژنەکە و کارەکانی پێداچوونەوە. چۆن ڕێک دەکەون؟ بۆ نمونە ئەگەر دەستکاریەکە بوو بە ڕەزامەندی هەردوولا دەبێت؟ نازانم ئەمە پەیوەندی بەداهاتووەوە هەیە. نازانم لە ئایندەدا چی ڕوودەدات. بەڵام هێشتا لێکۆڵینەوەی ورد لە گرێبەستەکاندا نەکراوە و ناشتوانم کە بەدڵنیاییەوە بیڵێم کە تێبینیمان دەبێت، بەڵکو ئەوە لە کۆبوونەوەکانماندا دەردەکەوێت. لە بەغدا لەگەڵ کۆمپانیەکانی نەوت کۆبوونەوە؟ با پرسیارەکەوا بکەم، ئایا هیچ لێکتێگەیشتێکی باش هەیە لە نێوان ئێوە و وەزارەتی سامانە سروشتیەکان و کۆمپانیەکانی نەوت؟ ئەوەی کە تایبەت بێ بە لێکتێگەیشتن لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵێ لێکتێگەیشتنی تەواومان هەیە. بەڵگەش بۆ ئەوە کۆمپانیای بە بازارکردنی نەوت گرێبەستەکانی لەگەڵ ئەو کۆمپانیە بیانیانەوە ژۆ کردووە کە نەوتی هەرێمی کوردستان دەکڕن. ئەوەش بە گوێرەی ئەو نرخەیە کە کۆمپانیای سۆمۆ نەوتی پێدەفرۆشێ و بە هەمان ئەو مەرجانەیە کە سۆمۆ کاریان پێدەکات. واتە هەمان بەرج و هەمان نرخی کە لەگەڵ کۆمپانیا بیانیەکانی باشوور مامەڵی پێدەکات. هەمان مەرج و نرخ بۆ ئەو کۆمپانیای نەژداندرەوە کە نەوتی هەرێمی کوردستان دەکڕن. ئەم گرێبەستانە گرێبەستەکانی کڕین واژۆ کراون؟ بەڵێ واژۆ کراون. ئێستا گرێبەستەکان واژۆ کراون و چاوەڕێی دەست بەکار ببنەوە لە دەرهێنان و بارکردن. هەندێک لەو کۆمپانیا بیانیانی لە هەرێمی کوردستان کار دەکەن. ئێمە لەگەڵ نوێنەرانیان لەگەڵ سەرۆکی کۆمپانیەکان دیدارمان نەبووە. ئاماژەی وا دەدەن کە ڕوو لە دادگانی و دەوڵەتەکان دەکەن ئەگەر لەلایەن حکوومەتی فیدراالیەوە بەرەو ڕووی گوشار ببنەوە، بە تایبەتی لەو بابەتانی کە پەیوەندیان بە سروشتی گرێبەستەکانەوە هەیە. چونکە دەڵێن گرێبەستەکانی ئەمە بازرگانی و یاسایی و نێودەوڵەتین و حکوومەتی عێراق دەبێت بە ناوەڕۆکەکانیانەوە پابەند بێ. ئەمە وەک ئەوەی من لێم بیستون. ئێوە وەکو وەزارەتی نەوت ئەوە لە بەرچاو دەگرن؟ ئەو شتان هەمووی دەوەستێتە سەر لێکۆڵینەوە لە ناوەڕۆکی گرێبەستەکان. هێشتا لێکۆڵینەوەیان لەسەر نەکراوە. هەر کاتێک لێکۆڵینەوەکان لەو گرێبەستانە بە ئەنجام گەیشتن ئەو کاتە قسەیەکمان دەبێت. هیچ ئەگەرێک هەیە کە ئێمە بە تەواوی پێداگرین لەسەرەوەی لەگەڵ برایانمان لە هەرێم لەسەر ڕێکەوتن و تەبایی بەردەوام بین. هەڵوێستی ڕاشکاوانی ئێوە لەسەر گرێبەستەکانی هاوبەشی چییە؟ چونکە ئەو گرێبەستانی لە هەرێمی کوردستان کراون بە پێچەوانی ئەوانەی عێراق گرێبەستی هاوبەشین. لە کاتێکدا کە وردبینی تەواو نییە لە کێڵگەکانی هەرێمی کوردستان، بەڵام کۆمپانیا هەن کە پارێکی زۆریان لە دەستچووە لە کاتێکدا کە بە شوێن نەوت داگەڕاون. بۆ چوونی ئێوە لەسەرەوە چییە؟ ڕەنگە خۆش نەبزانن کە دەستوری عێراق ڕێگە بە گرێبەستی هاوبەشی نادات. ئەو گرێبەستانش کە لە هەرێمی کوردستان کراون و نازانم بەمانەی وشە گرێبەستی هاوبەش بن، هێندەی کە گرێبەستی خزمەتگوزارین، بەڵام بە جۆرێکی دیکە. چۆن؟ ناتوانم بە تەواوی ئەوەت بۆ ڕوون بکەمەوە، چونکە لە بنەڕەتەوە لەو گرێبەستانم نەکۆڵیوەتەوە. وەکو پێشتریش گوتم
ئەو گرێبەستانە لەلایەن لیژنێکی هاوبەشەوە وەربینیان تێدا دەکرێت و ڕەنگە لە دیدارێکی داهاتوودا بیبینین و ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بدەین. کەواتە بۆ چوونی بەرایی لای وەزارەتی ئێوە وایە کە گرێبەستەکانی هەرێمی کوردستان لە ڕووی ناوەڕۆکەوە هاوبەشی نین؟ جارێ ناتوانم ڕای خۆم لەسەر شتێک بڵێم کە تا ئێستا لێکۆڵینەوەم لەسەری نەکردووە. بەڵام عێراقیش لە خولی چوارەم و پێنجەمی گرێبەستەکانیدا ڕووی لە جۆرێک گرێبەست کرد کە هاوشێوەی گرێبەستەکانی هەرێمی کوردستانە. جۆرێک لە هاوبەشی تایە. ئەو گرێبەستانە بە تایبەت لە خولی پێنجەم کە کراون گرێبەستی هاوبەشین لە قازانج نەک هاوبەشی لە بەرهەمهێنان. کەواتە ئەگەری ئەوە هەیە کە ئەو بڕگانە دەستکاری بکرێن پاش پێداچوونەوە بە گرێبەستەکانی هەرێمی کوردستان؟ وەکو گوتم جارێت ناتوانم بە دیاریکراوی بڵێم کە ئەو گرێبەستانە چیان لەخۆ گرتووە هەتا ئەو کاتەی کە لێکۆڵینەوە دەکرێ و دڵنیا دەبینەوە. ئەو کۆمپانیایانەی لە هەرێمی کوردستان کار دەکەن لە دڵە ڕاوکێدان. هێواشێوە ژمارەی کارمەندەکانیان کەمتر دەکەنەوە بە تایبەتی لە دوای ڕاگررتنی پرۆسەی بەرهەمێنان لە کێڵگەکان و خودی کێڵگەکانیش بەڕۆڕووی زیان بوونەتەوە. چی دەکەن بۆ ئەوەی ئەو کارتە لە هەرێمی کوردستان تووشی داڕوومان نەیەت بە تایبەتیش کە ڕاگررتنی بەرهەمێنان لە ئەنجامی سکاڵای حکوومەتی فیدراڵی بوو. ئەو ڕاوەستانی کە ڕوویداوە وەستانە یان خاوبوونەوەی جێبەجێکردنی گرێبەستەکانە بەهۆی ڕاوەستانی هەناردەکردنی نەوتە. پشتیوان بەخوا پاش دەستکردنەوە بە هەناردەکردنەوەی نەوت ئەو گرێبەستانە چالاک دەبنەوە. بەڵام زیان هەیە. ئەو زیانانی کە بەر ئەو کۆمپانیانە کەوتون بەر عێراقیش کەوتووە بەگشتی. عێراقیش ڕۆژانە نزیکەی 500,000 بەرمیل نەوت زیانی بەرکەوتووە. نەکتەنیا بۆ کۆمپانیەکان، بەڵام ئەمە ڕەنگە زیانی هەمیشەی بێ بۆ کێڵگەکانیش. سەبارەت بە کێڵگەکان بەدڵنیاییەوە لایەنی پسپۆر هەن چ لە هەرێم و چ لە وەزارەتی نەوت کە دەتوانن کێڵگەکان بەگەڕ بخەنەوە. ڕاستە هەندێک کێڵگە هەن کە بەرهەمهێنانیان تیادا ڕاوەستە. پرۆسی دەستکردنەوە بە بەرهەمهێنان تیاندا پێویستی بەکات هەیە. تاوەکو بیرەکان سەر لە نوێ دەکەونەوە چالاکی. بۆیە ئێستا بیر لەوە دەکەینەوە چۆن سوود لە نەوتی هەرێم وەربگرین بۆ خستنەکاری هەندێ پاڵەوگە. پاڵاوگەی نێوخۆ؟ بەڵێ لە ناو عێراق. لەو بارەیەوە قسە کراوە؟ بەڵێ لەم ڕووەوە دانوستاندن هەیە ئینشاڵڵە. کەواتە پلانی جێگرەوە هەیە؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە بۆمان گرنگە کە بەرهەمهێنان لەو کێڵگانە بەردەوام بن. جگە لەوەش بەرهەمهێنانی نەوت لەو کێڵگانە مانای بەرهەمهێنانی گازیشە. چونکە زۆربەی ئەو گازی ئێمە لە جۆری گازی هاوڕێی نەوتە، ئێمەش پێویستمان بەگاز هەیە بۆ بەرهەمهێنانی کارەبا. ئەو کارەبایی لە هەرێمی کوردستانیش بەرهەم دێت، ئێمە زۆر بۆمان گرنگە کە بەردەوام بێت. جەنابی وەزیر، دەزانم کە ناتانەوێ زۆر لەبارەی گفتوگۆکانتان لەگەڵ هەرێمی کوردستان ئاشکرا بکەن. بەڵام دەمەوێت شتێکم بۆ ڕوون بکەیتەوە. ئایا گفتوگۆکانتان لەبارەی بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەکارهێنانی لە نێوخۆدا ئەرێنی بووە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکاندا؟ بەڵێ بەدڵنیاییەوە. وەڵامەکە ئەرێنی بوو؟ بەڵێ بەدڵنیاییەوە. هیچ پێشبەچوونێکەیە؟ پشتیوان بەخوا دەستمان بە گفتوگۆ کردووە و لای ئەوانیشەوە ڕەزامەندی هەیە لەم ڕووەوە. دەمەوێت هەندێک پرسیاریش بکەم کە پرسیاری شەقامی کوردین. ڕەنگە پرسیارەکان زۆر بەدڵی تۆ نەبن، بۆیە سپاسی سنگفراوانی تەکەم. ئەو کێڵگانەی نەوت کە لە هەرێمی کوردستان هەن، ئەو کێڵگانە نە بە پارەی هەرێمی کوردستان نە بەو بەشە بودجەی هەرێمی کوردستان کە لە حکوومەتی فیدراڵیەوە دێت پەرەیان پێ نەدراوە، بەڵکو کۆمپانیای بیانی هاتوون و بە پارەی خۆیان و بەرهێنانیان لەو کێڵگانەدا کردووە و گەیاندویانەتە بەرهەم. ئێوە بۆچی داوای ماف لە کێڵگەیەکی نەوت دەکەن کە حکوومەتی فیدراڵی $1 تێدا خەرج نەکردووە؟ ئێمە بڕگەیەکمان لە دەستوردا هەیە کە دەڵێت سامانی نەوت مڵکی گەلی عێراقە، جا کورد بێت یان عەرەب. کەواتە دانی پێداتنی کە نەوتێکەیە کوردیە و نەوتێک عەرەبی؟ ئەتۆ پرسیارم لێ دەکەی کە شەقامی کوردی چی دەڵێن؟ هەمان شتە.
لە بودجەی ساڵانی عێراق داهاتی نەوتی هەرێم بەشی ئەوە داکات کە بەشە بودجەی هەرێم لە بودجە پڕ بکاتەوە. بۆیە حکومەتی ناوەندی پابەندە بەوەی لە داهاتی نەوتی خۆی کە لە ناوچەکانی دیکەوە دێت بەشە بودجەی هەرێمی کوردستان تەواو بکات. بەوەی کە باسی قسەی شەقامی کوردیمان کرد، دوو خاڵی گرنگ هەن بۆ خەڵک. ئەم دوو خاڵە زۆر گرنگن. دوای بڕیارەکەی دادگای پاریس و ئەو ڕێکەوتنی نێوان حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان، هەروەها ئەو دانوستانە ئەرێنیانەی کە ئاماژەت بۆ کرد، خەڵکی هەرێمی کوردستان پرسیار دەکەن کەی سوتەمەنی بە نرخی 450 دینار و 650 دینار دەبینین بنزین. جگەلەوەش بەوەدا کە حکوومەتی عێراق ئێستا فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانی لە ئەستۆ گرتووە، نەوتی سپی بۆ ماڵان و بۆ خۆگەرمکردنەوە لە زستاندا. ئەمانە هیچ بەشێکن لەو گفتوگۆیانەی کەوا هەبووە؟ بەڵێ پشت بەخوا گفتوگۆمان هەیە. خۆتان دەزانن زۆربەی ئەو نەوتەی دەچێت بۆ کوردستان لە پارێزگەکانی دیکەوە دەچێت. ڕەنگە هەندێکیشی هاور دەبێت. هەندێکی هاوردەیە و هەندێکی بەرەمی پاڵاوگەکانی ناوخۆیە. بەڵێ پاڵاوگەی نێوخۆیە و پاڵاوگەی دەرەوەی هەرێمە. بەڵام هەرێم بەشێکی هەیە لە سوتەمەنی کە بە تەواوی دەگات. ڕەنگە جیاواز لە نرخە بێت، بەڵام جیاوازیەکە هێندە نییە. 450 دینار بۆ 750 دینار. 750 دینار لە ڕاستیدا. 790 نەخێر ئاگاداری ئەو 790 نیم. پێم وایە 790 دینارە. 790 دینار ڕەنگە ئەو برایانە بۆندەی بفرۆشن، من نازانم. بەهەرحاڵ بەڵام جەنابی وەزیر، ئەو نەوتە و ئەو بەشەی کە دەیدەنە هەرێمی کوردستان لە بنزین بەڕاستی بەش ناکە. نا ئێمە حکوومەت هەندێ مەرجی داناون. بۆ نمونە ئەولەویەت بۆ خاوەن ئۆتۆمبیلە گشتیەکانە وەکو تەکسی و پاس. ئێمە لە دابەشکردنی سوتەمەنی پشت بە کۆبۆن دەبەستین. تا ئێستاش بەردەوامە. تەنانەت لە پارێزگەکانی نینەوە و زۆربەی پارێزگەکانی دیکەی عێراقیش هەمان شت. بەڵام ئەو بەشەی دەیدەنە پارێزگای نینەوە بەشیان دەکا لە کاتێکدا ئەوەی کە بۆ هەرێمی کوردستان دێ بەش ناکە. ئێمە ڕێکەوتنمان هەیە دەربارەی ئەو بڕی کە بۆ هەرێمی کوردستان دەڕوات و ئەوانیش بە گوێرەی ڕێکارەکان وەری دەگرن. کەواتە هیچ گفتوگۆیەک نییە دەربارەی زیادکردنی ئەو بەشە. لەبارەی زیادکردن گفتوگۆیەکە بوو دەربارەی مادەی کێرۆسین کە ئەو مادەیە لە زستاندا پێویستیان پێبوو بۆ مەبەستی خۆگەرمکردنەوە. لەوە بڕێکمان بۆ هەرێمی کوردستان نارد. تەنانەت لە زستانی ڕابردووشدا بەشەکەمان بۆ زیادکردن و کیرۆسینی زیاترمان بۆ ناردن. مادام نەوت داهاتی سەرکی عێراق پێک دێنێ و نەوت مڵکی هەموو گەلی عێراقە، ئێستاش ڕێکەوتن هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەبارەی فرۆشتن و بە بازاڕکردنی نەوت و ڕێککەوتن لەگەڵ کۆمپانیەکان. ئایا ئەوە مافی هاونیشتیمانی کورد نییە کە بۆ نمونە بنزینی بە نرخی 450 دینار دەست بکەوێ وەکو هەموو دانیشتوویەکی عێراق، ئەگەر بێت و هاوڵاتیەکی بەسڕایی بێ یان لە بەغدا بێ یان هەر پارێزگایەکی دیکە؟ با ڕاستیەکەی پێت بڵێم، عێراق وەکو دەوڵەت هەتا وەکو ئێستاش بەشێکی بەرهەمەکانی نەوت لە دەرەوە هاوردە دەکات. بەڵام پاڵپشتی دەکا بۆ ئەوەی بیدا بە هاوڵاتی عێراقی بە نرخێکی کەمتر. بەڵێ بەڵێ، هەتا ئێستا دەستمان بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای حکومەتی ناوەندیەوە نەکردووە. بەڵام پشتیوان بەخوا ئەم کێشانە چارەسەر دەبن. لەبارەی هەموو ئەو شتانە گفتوگۆمان لەگەڵ برایانی وەزارەتی سامانە سروشتیەکان هەیە و پشت بەخوا دەگەینە ئەنجامێکی ئەرێنی.
بربەستی سەرەکی لە بەردەم هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان چییە؟ دەزانن کە ئێمە ڕێکەوتنامەی بەکارخستنی هێڵی بۆ ڕینەوتمان لەگەڵ وڵاتی تورکیادا هەیە. بە گوێرەی ئەو پەیمانەی لە ڕێی برایانمان لە تورکیا بە ئێمە گەیشتوون، بۆریەکە لە هەندێک شوێن بەهۆی بوومە لەرزەوە تووشی زیان هاتووە. بەڵام ئێمە پێمان وان نییە کە ئەمە هۆکارەکە بێت. ڕەنگە هەندێک زیانی بەرکەوت بێت، بەڵام بەو قەبارەیە نییە کە بەکارخستنەوەی پێویستی بەو ماوە زۆرە هەبێت. لەم گفتوگویانەی دواییدا هەواڵی خۆشیاندایە ئێمە و ئێمەش پێشبینی دەکەین کە لە ماوەیەکی کەمی داهاتوودا دەست بە هەناردەکردن بکەینەوە پشتبەخوا. کەواتە هۆکاری ڕاستەقینە چییە کە تورکیا نایکە؟ دادگای نێوبژیوانی لە پاریس لایەنی تورکی پابند کردووە بە سزایەکی دارایی کە بڕەکەی دەگاتە $1.410 ملیۆن. ئەمە بێگومان جگەر لەو سوودەی کە دەچێتە سەری، چونکە ئەمە مافە و هی ساڵانێکی درێژە. بۆیە سوودی دەچێتە سەر و هەرەمە شۆکاری ڕاگررتنی هەناردەی نەوت بوو و بە دوای ئەوەشدا ئەو بوومە لەرزەی ڕوویدا و اینجا پاش لەرزەی زۆر کە بە دوای ئەودا هاتن. ئەوە بوو کە لایەنی تورکیا ئاگاداری کردینەوە لەوەی کە بۆریەکە زیانی پێگەیشتووە و دەبێ پشکنینی بۆ بکەنەوە. بەڵام چۆنێک بێت بە هیواین کە لە ڕۆژانی داهاتوودا ئەو کێشەیەش چارەسەر بێت و هەناردەی نەوت دەست پێ بکاتەوە. کۆمپانیای سۆمۆ لەگەڵ لایەنی تورکی قسەی کردبوو کە ڕێ بە کۆمپانیای تۆپەرتاشی تورکی بدرێ نەوتی بەرەماتووی هەرێمی کوردستان هەناردە بکە. ئەمە دوای 2 مانگ لە ڕاگررتنی هەناردەکردنی نەوت نێردراوە نووسراوە. ئەم دواکەوتنە بۆچی ڕوویداوە؟ نا هیچ دواکەوتنێک نەبووە. نووسراوەکە ڕاستە کراوە، داوا کراوە. لە دوایی واژۆکردنی گرێمەستەکان لەلایەن کۆمپانیای سۆمۆ لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە نەوت دەکڕن، لایەنی تورکی ئاگادار کراوەتەوە لەوەی کە ئێمە ئامادەین بۆ هەناردەکردنەوەی نەوتی کەرکووک. بۆیە هیچ دواخستنەیەک نەبووە. هەندێک سەرچاوە دەڵێن لایەنی تورکی داوای لە عێراق کردو بیبەخشێ لەو $1.5 ملیار کە ئاماژەت بۆ کرد. داوای لەو جۆرە کراوە؟ نەخێت، لایەنی تورکی هیچ داواکاریەکەی لەو جۆرەی نەکردووە. لەو حکومەی لەلایەن لیژنەی نێوبژیوانی دەرچووە خاڵێکی تێدایە باسی یەکلاکردنەوەی هەندێک بابەتی دوای ساڵی 2010 لە دانیشتێکی دیکەی دادگاکە دەکات لە داهاتوودا. ئەو دانیشتانە ئێستا بەردەوامن؟ نا، هیچ دانیشتێکی دیکە نەکراوە. هیچ وادەیەکی دیاریکراوەیە؟ نەخێر، هیچ وادەیەک دیاری نەکراوە. پێشنیازیش هەیە کە بۆ ڕینەوتی کەرکووک و سووریا بەکار بخرێتەوە وەکو جێگرەوەی بۆری کەرکووک جەیهان. ئایا شتێکی وا باس کراوە؟ عێراق مافی خۆیەتی کە بیر لە جێگرەوە بکاتەوە بۆ هەناردەکردنەوەی نەوت و زیاترکردنی دەرگاکانی. ئێمە هێڵی عێراق ئوردنیشمان هەیە کە ئێستا لێی دەکۆڵینەوە بۆ ئەوەی نەوتی عێراق ڕەوانەی عەقەبە بکەین. بۆیە هەموو ئەو ئەگەرانە لە ئارادا هەن. هێڵی عێراق بانیاز لە ئارادایە؟ تا ئەم ساتە لە ئارادا نییە. لە ئارادا نییە؟ نەخێر. پێت وایە بارودۆخی ئێسای سووریا یارمەتی دەرە بۆ خستنە ڕووی بیرۆکەی لەو جۆرە؟ هەتا ئێستا بیرمان لەوە نەکردوێتەوە، بەڵام هەموو ئەگەرێکیش لە ئارادایە. جەنابی وەزیر، زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ کاتەکەت. پرسیارەکانم زۆر بوون، سپاس بۆ کاتی پێداین وەڵامت داینەوە. ئاساییە، زۆر بەخێر بن. حەیان عەبدوڵغەنی وەزیری نەوت و جێگری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری وزە، سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بن.